لا هەفتەی حەڤدە و کۆتایی خولی پلەیەکی کوردستان یانەی شەقڵاوەی پاڵەوان پێشوازی لە دوهۆکی چوارەم کرد. دوهۆکیەکان لە نیوە یەکەم باڵادەست بوون، دوو جارستون ڕێگای گۆڵی لێگرتن. لە ناوەڕاستی نیوە یەکەم و لا خولەکی 22 تامۆ تینۆ بربەستی یەکسانی بڕی و دوهۆکی بە گۆڵ یەکەم پێشخست. حوت خولەک دواتر ژیار ئیبراهیم ئەنجامەکەی بۆ دوهۆک دوو هێندە لێ کرد. نیوە یەکەم بە دوو گۆڵی پاک بە سوودی دوهۆک کۆتایی هات. لا نیوەی دوم و دوای تەنها دوو خولەک ژیار ئیبراهیم توانی گۆڵی دومی خۆی و سێیەمی دوهۆک تۆمار بکات. دوای ئەم گۆڵە شەقڵاوە گەڕایەوە کە شیاریەکە. لا خولەکی 69 ئەکبەر ئافاقی ئێرانی بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵ یەکەمی بۆ شەقڵاوە تۆمار کرد. دوای تەنها چوار خولەک شاکار فاخیر گۆڵی دومیشی کرد. یاری گۆڵی زیاتری لە خۆی نەگرت و بە 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سەرکەوتنی دوهۆک کۆتایی هات. بەمەش دوهۆک بە کۆکردنەوەی 27 خاڵ بە پلەی چوارەمی گەیشتنەوە نایاب. دەستپێکی سوپاس بۆ خودێ و پشتی چەندین ساڵال خۆلە پلەیەک ئەف ساڵامشیان و تیێبسەر بخین بۆ خۆلە پلانایاب و جێیانە دوهۆکی درستە بڕاستی. خۆلە پلەیەک زۆر بزەحمەتە، یعنی هەموو فەریق منافەسەکی قەوی دەکەن و زۆر زەحمەتە بەڕاستی و هەشی گوتنەیە لە دیرۆکی یانای دوهۆک 3 ساڵ هاتیە دابەزیە خۆلی پلەیەک. سوپاس بخۆوە و هەر 3 ساڵ ئەمن مدرب بووم شیام کو یانی دو جاگەی بن بسمیا جوی درست. سوپاس بۆ خودی انشاءالله بۆ وەرزی بێت تیمەکە باشتر و ئاستێکی باشتر. الحمدلله دەستپێکی سپاس بۆ خودێک و ئەف سەرکەفتنە مەبدەست خوڤە ئینۆی هم سرکتینە خۆلانەوە با کوردستانت خۆلانەوە با کوردستانت ویت یانە کۆیکیانە دوهۆک تێدا هەبیتن پشتگیریە ئەکیت یا کارگیریە یانە دوهۆک هەر دەستپێکا وەرزی تیمەکە گەلەکە جوان ئاواگیریە و طموح و هیویت مهمیه یاریکه را پیک و بو هم تیم سر بخین و هر وسط یاریکش تیم خولا عراق اینا اینکو هاری کاریا خولا کردستان جی بکن جبوی آرمانجی اکید کجا رکادی یانا دوک وگر این جیوی درست خولا نیا با کردستان دا دوباره پیروز با ایل یانا دو کت کم جماوری کم سپاسیا کارگیریت کن و هر واسه پیروز با یا شقلا وجید کن و ان شاء الله دیگه دو جین نیا ببینین خولا نیا جوانتر رو پیش کدی تر لبیت ان شاء الله پیروز با ایل هم جماوری شقلا وکم سپاسی سروچیانو استافی راهنرانو وارو یاریزانه کانه کم کام سار و زودش زور زوریان صرف کرد بداخوا زول دلگرام بمونتیزه اوی لیاری که کوتایی دا روی ازمانی بو اوج بنوس شتی پکمان ببی دوراندن بو پالوان بلام همیشه خیلی پیویا وجودی خوما صرف کرد سپاس خوای گورا که نعمت چی زوری پیداین امسال بوین با پالوانی خل پلیک که اما با ما دیگونه چی زور دکری دوباره و دوباره پیروز انشالله لنا بیش تیپشی باش و چاکو و انجامی باش من دبی دوای یاریەکە لە مەراسیمێکدا یانەی شەقڵاوەی پاڵەوانی خولەکە بە کۆکردنەوەی 34 خاڵ مەدالیا و نازناوی پاڵەوانی ئەم وەرزەی خولی پلەیەکی کوردستانی پێدرا. حوسێن محەممەد کەناڵی پێیان شەقڵاوە.